خۆشەویست چرای ئەم شارە ناونانی شەقام فەرز ئەم جارە لەسەرا بەرە و خوار ناوینراوە شەقامی کاوە خاوەنی ناوە شەقامی کەرکووک بەهەشتی زەوی ناوی لێ بنێن جادەی مەولەوی لەبەر سانەوی هەتا سەرقەبران ناوی لێ بنێن شەقامی سەیوان شەقامێک ئەڕوات بۆ ماڵە شێخان خوا ناوی ناوە جادەی کانێسکان ڕێگای سەدەکە کە جادەی ناوە سابونکەرانە قەت نەگۆڕاوە پیرەمێرد نەمر و دڵی زۆر جوان بوو مزگر و زبانی ژیانی کوردان بوو ئەویش لەم شارە بەشی خۆی ئەوێ جا نازانم کام شەقامی بەرەکەوێ لەو کاتە ڕۆژنامەی ژین دەستێکی باڵای هەبوو لە جوانی شارەکە لە ناونانی شارەکە لە شەقامەکانی شارەکە لە ژمارەی 1349 لە ساڵی 57 بانگەوازێکی بۆ خەڵکی دەرکرد بە تایبەتی بۆ نووسەران و بۆ هونەرمەندان و بۆ ڕەوشنبیران و بۆ پیاوە نیشتمان پەروەرەکان کەوا حەزەکەین ناوی ئەو شەقامانە ناوبنرێ هەر بۆ ئەوەش بوو کە ئیتر کامەران و بەنجینە و شاشر فەتاح و کۆمەڵێ لە شاعیر و نووسەرەکانی کە کەوت نەخۆیان و ئەو ناوانەیان دەستنیشان کرد کە ئەمڕۆ لە شارەکە ئەبینیت هەموو شەقامەکان بە ناوە جوانەکانی ئەدیب و نووسەر و تێکۆشەرەکانەوە ناونراوە. سلێمانی کاتی خۆی بچووک بووە ینی حەوگەڕەک بووە لە پانتاییەشی زۆر بچووکە کە زۆر بچووکتر بووە لەو چوارچێوی کە ئێستا بڵێن شەقامی شەسی دەوری سلێمانیەوە و لەبەرەوە جادەی تایە کەم بووە شارەوانی بەپی تۆمارەکانی خۆی زیاتر جادەی ژمارە یەک و جادەی یەک و یەکەم و دووەم و ئەوانی بۆ دانا ئەمە ئەم ناوە زیاتر لە بیستەکان و سیەکان و چلەکان و ئەو ئاوا ڕۆیشەوە بەڵام لە پەنجاکانە کەیتر وردە خەڵک چاوی کراوەتەوە زۆرێک لە هۆشیاری شارستانی و ئەو شانە بڵاو بۆتەوە خوێنەوار و ڕۆشنبیرانی ئەم شارە هەوڵیان داوە ناو بۆ شەقامانە بدۆزنەوە هەم بۆ ئەوەی کە ئەم ناوانە جێگیر ببێت لە هەمان کاتیشە شەقامەکان بناسرێن و لە هەمان کاتا بۆ زیندووکردنەوەی ناوی پیاوە گەورەکانی خۆ